رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بەڕێزەکانم، بابەتی ئیمڕۆمان لە بەرنامەی بێ ئاگایی و غافڵ بوون دەرحەق بە قورئانی مبارەکە، واتە بەداخەوە خەڵکانێکی زۆر هەیە بێ ئاگان و غافڵن لە دەرحەق بە قورئانی مبارەک، دەرحەق بە خوێندنی، دەرحەق بە خوێندنەوەی و دەرحەق بە تێگەیشتن لێی و دەرحەق بە تەطبیقکردنی بابەتەکانی، دەرحەق بە تەطبیقکردنی فەرمانەکانی یاخود خۆپاراستن لە قەدەغەکراوەکانی. بەڵێ بەڕێزەکانم، خۆی پەروەردگارش بە باشترین شێوە وەصفی قورئانی مبارەکی کردووە کاتێکە پێمان ئەفەرمێ وإنه لكتاب عزيز لا يأتيه الباطل من بين يديه ولا من خلفه تنزيل من حكيم حميد. وتا قورئانی مبارەک خاوەن عزەتە، هەر کەسێک بیخوێنێ خۆی پەروەردگار عزەتی پێ ئەبەخشێ، ئەو قورئانەیە کە ناشکێ و کەس ناتوانێ بیرروخێنێ، و هەروەها لا يأتيه الباطل من بين يديه ولا من خلفه، هیچ بابەتێکی تیا نییە مایەی گومڕایی بێ، مایەی شکست بێ بۆ مرۆڤەکان یاخود بۆ ئەو نەتەوە و ملەت و گەڵانەی کە ئەیخوێنن یاخود کاری پێ ئەکەن. تەنزیل من حەکیم حەمید، لای خوایەکی کارزانەوە کاربەجێوە، خوایەکی حەکیمەوە دابەزێنراوە کە سوپاس و ستایش ئەکرێ لەسەر کارە چاکەکانی کارە جوانەکانی. بەڵێ بەڕێزەکان، وهروها خوای پەروەردگار وەصفێکات باوەی کە ئەفەرمێ یا ئەیها الناس قد جاءتكم موعظة من ربكم وشفاء لما في الصدور وهدى ورحمة للمؤمنين. وتە قورئانی مبارەک ئاەتەکانی مای ئامۆژگاریە بۆ مرۆڤ، ئینسان کاتێک کە ئەیخوێنێ ئامۆژگاری لێ وەرەگرێ، نەسیحەتی لێ وەرەگرێ، وهروها مای شفایە بۆ نەخۆشیە دەرونیەکان. خوێندنەوەی قورئان مای شفایە، یعنی مای ئاسوودەیە بۆ نەفس و دەرونی مرۆڤ، و هەروەها بەڕێزەکان مای ڕەحمەتە و مای هیدایەتە بۆ ئەو کەسانی کە ئەیخوێنن. بەڵام بەداخەوە لەگەڵ ئەوەشدا خەڵکانێک هەیە ئەبینی غافڵن و بێ ئاگان لە خوێندنەوەی قورئان، ئەبینی ئەم پیاوە شەو ڕۆژ کاتێکی تەرخان کردووە بۆ ئەوەی کە بابەتی سیاسی بخێنێتەوە یاخود بابەتی کۆمەڵایەتی بخێنێتەوە یاخود بابەتێک دەربارەی علمێک یان زانستێک ئەو معجەبە پێی، بەڵام حیسابی بۆ قورئان نەکردووە کە ڕۆژی کاتێکی بۆ تەرخانکە. ئەوانە بەڕاستی خۆیان مەحرومەکەن لە ئەجر و پاداشتێکی زۆر و خەسارەتمەندن، دۆڕاون. هەر کەسێک ئەگەر ئەوها بێ ئاگا بێ و غافل بێ و متەکەبر بێ لەوەی کە خۆی بە گەورە ئەزانێ، خۆی بەزل ئەزانێ کە کاتێک تەرخانکە بۆ قورئان خوێندن لە سەد تا سەد لە ژیانیدا تووشی شکست دێت، چونکە ئەگە تۆ شارەزاییت نەبێ دەرحەق بە قورئانی مبارەک ئیتر چ سوودێ لە ژیان تەکەی بەڕێزەکەم. بەداخەوە جۆرێکی تریش لە غافڵ بوون ئەوەیە عادی وای لێ هاتووە خەڵکی کاتێک کە خانی ئەکەن، کە خانی دروست ئەکەن، حیساب بۆ هەموو ئالاتێک ئەکەن لە ماڵەکەیان، حیساب بۆ شوێنی موبەریدە، بۆ شوێنی تەلاجە، بۆ شوێنی سپلت، بۆ شوێنی تەباغەکەن، ئیلا قورئان نەبێ، ئیلا قورئانی مبارەک نەبێ. بەداخەوە سێرەکەی حیسابی بۆ ناکرێت کە قورئان لەو ماڵە هەبێ یاخود مەکتەبەیەک لەو ماڵە دروستکەن ئیتر لە ژووری میوان بێ یاخود لە ناو هۆڵەکە بێ، شوێنێک تایبەتمەند بکەن. یعنی بەڕاستی موسڵمانان بە زۆری کەمتەرخەمن دەرحەق بە قورئانی مبارەک. یعنی نمونەیەکی تر جاروایە لە مانگی ڕەمەزان سێرەکی خەڵکانێکی مناڵەکانە نێرن بۆ مزگەوت پێمان ئەڵێ مامۆستا بێزەحمەت قورئانێکمان نادەنێ مانگ ڕەمەزان ئەیخوێنین و دوای ئەیهێنینەوە. ئێمەش پێیان ئەڵێن ئەی بۆ بە باوکتان ناڵێن یان بە دایکتان ناڵێن هەموو غەراز و شتومەکە ئەکرێ بۆ ناو ماڵ، ئەی بۆ قورئانێکتان هەیە لە ناو ماڵ. یعنی بەداخەوە بەڕێزەکانم جاران خەڵکی پەڕۆیەکی دروست دەکرد بۆ قورئان بۆی تۆز لێی نەدا، ئیمڕۆ بە پەڕۆکەشەوە تۆز لێدا یاخود قورئانێکی زۆر هەیە تۆز و خۆڵ لێداوە بەبێ ئەوەی بخێنرێ. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم گلەی لەو کەسانە کاڵێ یا ربی إن قومی اتخذوا هذا القرآن مهجورا، خەڵکێکی زۆر قورئانی هەجر کردو، قورئانی تەرک کردووە نایخوێنێتەوە. بەڕاستی ئەمیش مایەی غەفڵەتە و مایەی بێ ئاگاییە کە ئینسان لەسەری سزا ئەدرێت کە ئەوها تۆ قورئان تەرکەی و حیسابی بۆ نەکەی لە ژیانتا. جۆری دووەم لە خەڵکەکە خەڵکانێک هەیە نەخێر قورئان نەخوێنن، بەڵام ئەبینی بێ ئاگای لەوەی کە لی تێبگا، تەدەبوری مەعانیەکانی بکە یاخود کاریگەری هەبێ لە ژیانیدا. بۆی خوای پەروەردگارش بۆ کەسانە فەرمێ ئەفەلا یەتەدەبەرون القورئان ئەم عەلا قولوب ئەقفالها، ئەوە بۆ خەڵکانێک هەن لە قورئان تێناگەن یاخود هەوڵ نادەن لی تێبگەن و لە ژیانیاندا و لەسەر کاروباری ژیانیاندا کاریگەری و ئاسەواری هەبێ، دڵیان بۆ مۆری پێوەندراوە دەرحەق بە قورئانی مبارەک. یعنی ئەو کەسانی کە کاتێ لە قورئان تێناگەن یاخود نایەنەوە تێبگەن ئەوە مۆرێک دراوەتە سەر دڵیانەوە یاخود دڵیان قفڵ کراوە دەرحەق بە الله دەرحەق بە قورئانی مبارەک. بابەتی سێم بەڕێزەکانم لە غافڵ بوون ئەوەیە کە خەڵکانێکی قورئانە خوێنن بەڵام
تطبیقی ناکەن عملی پێ ناکەن لە ژیانیدا ئەین کابرا سێرەکەی بەداخەوە قورئان خوێنە ڕەنگە بێبانیان سەر لە زووی لە مزگەوت دژنێتەوە کە کاتی قورئانە خوێنێ کە لە ناو قورئاندا هاتووەڵێ زوڵم مەکە بەڵام ئەو زوڵ مەکە یان سێرەکەی زینا مەکە زینا ئەکا قەتل مەکە قەتل ئەکا دزی مەکە دزی ئەکا یاخودە تا بەنسبەت ئافرەتەکانەوە یعنی چەندین ئاەت هەیە کە باسی حیجاب و خۆپۆشتایی ئەکات بەڵام بەداخەوە ئافرەتەکە قورئان خوێنە ئەیخوێنێتەوە کاریگەری لەسەری نییە تطبیقی ناکە لە ژیانیدا یاخود خەڵکێکی زۆر هەیە کە ئەو قورئانە مبارەکە چەندێ باسی قەلبی سەلیم و ئەو دڵە سپیانەی کردو ئەو دڵانی کە سەلامەتن لە نەخۆشیەکانی حەسوودی لە نەخۆشیەکانی ڕقوچین لە نەخۆشیەکانی زوڵمکردن لە نەخۆشیەکانی ئەوەی کە تۆ ڕقبەرقەی کەسێکی تر تەسەڕوفات بکەی بەڵام سەرەکی قورئانشە خوێنێ و یاخود لێخۆشبوون لە خەڵکی والعافین عن الناس بەڵام ئەبینی بەداخەوە قورئانشە خوێنێ و بەڵام کاتی تووڕەبوون هات تووڕەبوونی خۆشی ئەنجامەدا و کاتی تۆڵەسەندنەوە هات نەخۆشیەکانی دڵی ئاساییە ینی ئیش بە نەخۆشیەکانی دڵی ئەکا و کاری پێ ئەکا بەڵام کار بە بابەتەکانی قورئان ناکە و پابەند نابێ ئیشی پێ بکە بۆی خۆی لەو نەخۆشیانە بە دوور بگرێ بڵێ بەڕێزەکانم ئەگەر کەسێک ئەمە حاڵی بوو ئەوە ئەجر و پاداشتێکی زۆر هەم لە دنیا و هەم لە قیامەتش خۆی لە خۆی مەحرومەکە و ثەمەرە و بەرووبوومێکی زۆر لە دەست خۆی ئەدا ینی بۆ نمونە لە دنیادا پیغمبر صلى الله عليه وسلم فرمي إن الله لا يرفع بهذا الكتاب أقواما ويضع به آخرين يعني أجر كسي قرآن خوين بي وخوي شعر زامك لا جواني خوينوي قرآن يتر أم دورة أو دورة بك يعني أما مصطفى بتلا أما مصطفى أما مصطفى تاكم إجازي في أدري ورقي في أدري يعني شاهدي بو أوي في أدري كقرآن خوينوكي روانة براسي خوا برزي أكاتوا خواي پروردگار برزي أكاتوا خاصة أجر أو جنجك كارشي بيبقى ياخد أو پیاو بەڕێزیان ئەو خوشکە بەڕێزە کارشی پێ بکە مایە ڕفعەتە بۆی ینی بە بەڵگەی ئەوەی سی مانگی ڕەمەزانان کە براکانم یان سێرەکەی لە هەموو کات و ساتێکدا ئەهلی مزگەوتێک چەندین پیاوی معقولی تێدایە بەڵام ناکرێنە پێشەوە ئیمامەتی بۆ ئەو خەڵکە بکەن ئەبینی خوای پەروەردگار گەنجێکی بەرزەوە کردووە لەبەرەوەی قورئانەکەی ڕەوانە ڕوانبێژە لە ڕوانگەی جوان خوێندنەوەی قورئان ئەو قورئانە زۆر بە جوانی ئەخوێنێتەوە بە دەنگێکی خۆش تطبیقی ئەکات لە ژیانیا خەڵکەکە ئەو کەساکەنە پێشەوە وهروها أمال الجيان نامي پیغمبر صلى الله عليه وسلم جروي دا عمري كوري سلامة منال بو تمني هشنو دا صالك بو بلام كاتيك قومك هاتنا بولاي چون وفديك چون بولاي پیغمبر محمد صلى الله عليه وسلم پیغمبر صلى الله عليه وسلم فرماني بيان كرت فليؤمكم أقرأكم با كسيك إمامتي تان بوبكا با كسيك إمامتي تان بوبكا كلهمتان شارزات تربي لا چونيتيو خدنوي قرآني مبارك الله زور قران كاتيك هاتنا من لە هەمویان شارەزاتر بووم لە خوێندنەوەی قورئان بۆیە منیان کردە ئیمامی خۆیان ئەین بەو مناڵیە ئەمە بەرزکردنەوەیە ینی ئەمەیە وەک باسمان کرد کە هەر کەسێک ئاوها شارەزایی هەبێ لە قورئان و خزمەتی قورئان بکە خوای پەروەردگار عزت و بەرزکردنەوەی پێ ئەبەخشێ لە دنیا پێش قیامەت و هەروەها بەڕێزەکانم لە ڕوانگەی ئەجر و پاداشت و حەسەناتەوە یعنی تۆ هەر جارێ قورئان ختم کەی 3 ملیۆن حەسەنەت پێ ئەبەخشێ خوای پەروەردگار بەڕاستی ئەمە نیعمەتێکی گەورەیە بوي پیغمبر صلى الله عليه وسلم أفرمي من قرأ حرفا من كتاب الله فله به حسنة الله تو هر بيتك لقرآن مبارك بخيني توا خواي پروردگار حسنية كت بي أبخشي والحسنة ب10 أمثالها أمجا لا خواي پروردگار دجار زيادة كاتو بوت دجار ضعفت بي أبخشي وضلنياش ماني كدو توتي نالم ألف لام ميم هر شيء يك حرفك نا بل إنما ألف حرفك ولام حرفك وميمش حرفك وتاتو بس بتنانت ولا ألف لام ميم سي حسنات بو أنسرة لا الله سبحانه وتعالى براستي أما ثمرة وبروبوميشي جوري بو قرآن خوينا كان أما لدنيا دا وبهمان شوا لدنيا دا برز كان أواني كقرآن أخوينن أبيني أسودية كيبا نفس درونيا نوا يعني دورن لا كيش درونيا كان دورن لا خموكي لا دودلي لا ترس وياخذ لويك صاحرة كان تأثير يعني لبكن ياخذ توشي شيتيبين شك ألا بذكر الله تطمئن القلوب وهروها قرآن شفاية بودلكان بودرونكان فأما بهريك كخواي پروردگار بخشيتا قرآن خوينكان لدنيا دا أما لقيامت دا بريز كان قرآن تكاكارا بوانيك خويندوانا وخزمتيان كردولا دنيا دا بوي پیغمبر صلى الله عليه وسلم أفرمي اقرأوا القرآن فإنه يأتي شفيعا لأصحابه عليه هەوڵدن کاتێک تەرخان کەن لە ڕۆژانەی ژیانتاندا قورئانی تێدا بخێنن چونکە لە ڕۆژی قیامەتدا ئەو قورئانە وەک تکاکارێک دێت دیفاعت لێ ئەکا بۆت ئەپارێتەوە هەوڵت بۆ ئەدا کە لە جەهەنەم ڕزگار بێ و
وخوای پەروەردگار بتکاتە بەهەشتەوە. و هەروەها بەڕێزەکانم پەیژەیەکە بۆ بەرزبوونەوە لە ڕۆژی قیامەت، بۆ بەدەست هاوردنی پلەپایەکان. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ يقال لصاحب القرآن، بۆ کەسی کە قورآن خوێن بوو لە دنیادا لە ڕۆژی قیامەت پێوترێ اقرأ وارتقي ورتل كما كنت ترتل في الدنيا فإن منزلتك عند آخر آية تتلوها. بخوێنەوە بەرزەوە بە منزیلەتی تۆ لای آخر ئاەتێکە لە دنیادا خوێندوتە. واتە کەسێک چەندێ ختمەی زیاتری کردبێ و چەندێ قورآانی زیاتری خوێندبێ لە ڕۆژی قیامەت ئەوەندە خوای پەروەردگار پلەپایەی ئەو تۆی پێ ئەبەخشێ لە ناو بەهەشت. بەڕاستی نیعمەتێکی چاکە. بۆیە وەسێتم لێرەوە بۆ مسلمانان ئەوەیە ڕەحمەتی خواتان لێبێ، کاتەکانی ژیانتان بە فیڕۆ مەدەن، بۆی متابعی بەرنامەیەک ئەەکەی لە تەلەڤیزۆن یان خود متابعی فلیمێک ئەەکەی یاخود یاری هەر یاریەک کە بەداخەوە بەس کاتەکەت بە فیڕۆ ئەدا، کاتەکەت ئەسووتێنی ئەی کاکەی گەنج، یعنی بەڕاستی ئەو یاریە ئەیکەی خاسن ئەو یاریانی بڵاو بۆتەوە واللهی زەرەرت لێ ئەدا. ئەو کاتت بە فیڕۆ ئەدەی محاسبە ئەکرێ لای خوای پەروەردگار، ئەو کاتت بۆ بە فیڕۆدا بۆ تێیدا قورآنت نەخێن، یاخود پیاوانی کە خۆیان بە مثقف و خاوەن شەهادەدار و خاوەن دەسەڵاتن. يعني توش کاتێک تەرخان کە بۆ خزمەتکردنی قورآن بڵێ مەجالم نییە، هەر شتێک ئەڵێ مەجالم نییە ئیلا بە قورآن نەبێ، چونکە ئەم هەموو بەرووبوومە و ئەم هەموو چاکێ لە دەسەچێ لە دەست خۆتی مەدا. یا ربی خوا ئیسلاحی حاڵمان کەی و ئیسلاحی حالی مسلمانان بکەی لە هەموو جیهاندا. آمین یا رب العالمین. وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. احذر من أسباب الغفلة، احذر من أسباب الغفلة، فالموت يجيء بلا مهلة، فالموت يجيء بلا مهلة. دنياك تضيع ولا تدري، والجاهل يمضي في جهله. احذر من أسباب الغفلة، وتغفل عن درب المولى، عن غايات الدين المثلى. حين ترى الأفعال الفضلى تنساها من أول وهلة. يا من في الحيرة قد أمسى أيامك بحياتك